دوای 27 ساڵ لە حکومڕانی کوردی تا ئێستا نەتوانراوە ژینگەیەکی ئارام و دوور لە کێشمەکێشمی سیاسی و بەرژەوەندی حیزبیەکانیان بۆ خەڵکی دروست بکەن. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان بە جۆرێک لە حکومڕانی دوو حیزبە بێئومێد بن کە لە بڕی چارەسەرکردنی گیر و گرفتەکانیان هەر ڕۆژە و چاوەڕوانی نەهامەتیشی تریان لێ بکەن. دەروون ناسێکیش ئاماژە بۆ ئەوە دەکات چەندین جار هۆشداریمان داوەتە حکوومەت هێرێم لە بەرزبوونەوەی حاڵەتەکانی دەرونی لای تاچی کورد ڕێگە چارەی دەربازبوون لەم حاڵەتەشمان پێداون، بەڵام حکوومەت گوێی پێنەداوین. چەند جار هۆشداریمان داوەتە حکوومەت هێرێمی کوردستان کە ڕێژەی توشبوون بە نەخۆشی دەرونیا گرفتە دەرونیەکان بەردەوام لە هەڵکشاندایە و چەند جاریش ڕێگە چارەمان داناوە بۆی ئەوان بتوانێت بیگرنە بەر بۆی ئەم حاڵەتە کەمتر بێتەوە. چونکە پێمان وایە ئەگەر هاتوو ڕێژەی توشبوون بە نەخۆشی دەرونیا کێشە دەرونیەکان ناو کۆمەلگا زیاد بێت تەوان کۆمەلگایەکی ناتەندروست بەرهەم هیچ هەنگامێک نەنراوە بۆی بتوانێت ئەو کێشەیە بنەبەر بکرێت. خەیرانی دارایی ڕاستەخۆ تەسیری هەبوو لەسەر تاچی کوردی چکە ئەو کەسە بێئیش بوو کاتێک کە مرۆڤ بێئیش بوو نەیتوانی کارێک بکات بێگومانە ئەو کەسە تووشی حاڵەتێکی خراپی خەمۆشی دەبێت. یەک لە سەبەبەکان ئەوەیە کە خەڵکی لە کۆمەلگای کوردی تووشی دەنوون سوتانەوە بوونەوە کارێکەشی ئەوەیە کە خۆی لە بوارێکدا پسپۆری هەیە بەڵام ناتوانێت لە پسپۆرێکی خۆیدا کار بکات بەڵکو دەسێت لە بواری شکە کار دەکات. و سیاسەتێک کە حکوومەت پێی ڕەوی دەکات سیاسەتێکە کە وا لە خەڵک دەکات تووشی گرفتی دەرونی بێتن بۆ لەبەرەوەی پێداویستە سەرەتاییەکانی تاک تێرنی. چاودێرێکی سیاسی ژاماژە بۆ ئەوە دەکات بەڵێنە بێ بنەمایەکانی دەسەڵات و دووڕووی دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان وای کردووە خەڵکی تووشی نەخۆشی دەرونی بن. دەشڵێت دەسەڵاتداران هەمیشە کاریان لەسەر شکاندنی دەرونی خەڵکی کردووە لە پێناومانەوەی خۆیان. داگیرکەر و دژمنان زۆر لە مێژە دەیانوێت دەرونی کورد بشچێنن بۆی بە ئاسانی داگیر بکرێ و مقاومەی نەبی و خۆیان تەسلیم بکەن تووشی تەقەزم سەقافی بکەن بەڵام چاک نەیانتوانی. ئەو دەسەڵاتی خۆمانیان هەند دەسەڵاتێکی دیکتاتۆر ئینسانی تووشی دووڕووی دەکات لەبەرەوەی هاوڵاتی فەقیر ناچارە ڕوبەڕووی دەسەڵات خیتابەکی وەکوبرەی دووڕووی بەکاربی لە ناوەخۆش خیتابەشکە کە ئەو جۆرە دووڕوویە زۆر کاریگەری دەرونی هەیە. تابەقەی گەندەڵ لە هیچ میلەتێک ناچێت ئەو میلەتە دەرونێکی ساو سەلیمی بۆیە دەبی گەندڵکارن لە کوردستان دەرونی میلەتەکەیان بشتێن بۆ هێش تەمەنیان یەکجار زۆر وە درێژ بیتەوە. بۆیە لەسەر ئەوەی بەرامبەر پێویستە زۆر بەوردی دیڕاستەی ئەو حالەتە بکە چکە حالەتەکە لە هەموو حالەتەکان مەترسیدارترە. زوود حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بە درێژایی حکومڕانیکردنیان هەمیشە بیریان لای دروستکردنی قەیرانی دارایی و خوڵقاندنی دەیان کێشە و گیر و گرفتی تر بۆ هاوڵاتیان کردوێتەوە و هیچ کاتێکیش بیریان لە چارەسەرکردنی کێشەکان نەکردوێتەوە. بەمەش حاڵتە دەرونیەکان لای تاچی کورد ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوە دەکات و تاوەکو ئێستاش حکوومەت هەرێم هیچ بایەخێکی بە بەرزبوونەوەی ئەو ڕێژە مەترسیدارەی حاڵەتە دەرونیەکان نەداوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.